ئەوە دوو ڕۆژە مامۆسایانی ئۆکلاهۆما لە بینای پایتەختی ویلایەتەکەیان ناڕەزایەتێکی تووڕە ئامێزیان ڕێخستووە. داخستنی پۆلەکان لە قوتابخانەکان لەلایەن مامۆسایان و تووڕەیی زۆریان بەرامبەر نوێنەرەکانیان لە ئۆکلاهۆما بەهۆی دابین نەکردنی کۆمەکی دارایی بۆ خوێندنگە گشتیەکانەوەیە. ئەمە کاردانەوەیە بەرامبەر بەو کەسانەی لەو بینایەدا 10 ساڵە ئێمەیان پشتگوێ خستووە. مامۆسایان لە ئۆکلاهۆما داوای 150 ملیۆن دۆلاریان کردووە بۆ چاکردنی پۆلەکانیان و دابینکردنی پێداویستی زیاتر. هاوکات ئەوەشان خسۆتە ڕوو کە زیادکردنی ئەو 6,000 دۆلارەی کە بۆ موچەی تێکڕای ساڵانەیان کە لەلایەن نوێنەرانی ویلایەتەکەوە هەفتەی پێشوو بڕیای لەسەر درا بەز نییە. زۆربیان هێشتا دوو ئیش دەکەن تەنها بۆ دابینکردنی ژیانیان. ئەمە تەنها برین پێچیە. ئێمە ئێستا پێوەستیمان بە چارەسەریکی ڕۆستەقینە هەیە. مامۆسایانی ئەریزۆناش ئەوانەی کە هەفتەی پێشوو خۆپیشاندانی گەورەیان ساز کرد بە ناوی ڕێد فۆر ئێد دووبارە ئەمڕۆ داوای خۆپیشاندانی زیاتریان دەکرد. ئێمە ئێستاکە لە ڕەوشێکی قەیراناوی داین. ئەوان داوای ئەوەیان کردووە کە لە سەدا 20 موچەکەیان زیاد بکرێت کە لەلایەن شەپۆلی خۆپیشاندەرانەوە لە ئۆکلاهۆما داوا دەکرێت. لە کەنتاکیش مامۆستایان بە توندی داوا لە نوێنەرەکانیان دەکەن گۆڕانکاری لە موچەی خانە نشینەکانیاندا بکەن. فێرخوازەکانیش لەگەڵ مامۆستاکانیاندا بەشداریان کردووە لەم کۆشەدا لە پێناو دابینکردنی دارایی بۆ قوتابخانەکان. من ساڵی داهاتوو دەچم بۆ کۆلیژ و بۆ خوێندنەی کە هەیە بە زەحمەت توانین بگەم بە کۆلیژ. ڕێکخراوەکانی بزوتنەوەی ڕێد فۆر ئێد لە ئەریزۆنا دەڵێن خۆپیشاندانەکە پێنجشەمە دەست پێ دەکات لەگەڵ ڕێپێوانی گەورەی تەواوی ویلایەتەکە لە قوتابخانەکانەوە کە بۆ 11 مانگی 4 پلانی بۆ دانراوە.